لە ئێستاە ئەبینین بە شێوەیەکی گشتی لە نێو خێزانەکان کە منداڵیان هەیە زۆر هەوڵە درێت بۆی کە ڕێز لە بۆچوونی منداڵەکە بگرن گوێی لێ بگرن هەوڵ بن کە ئەگەر پێویستە کات هەڵبژاردنێک هەبێت ئەم هەڵبژاردنە بسپێرن بەخۆی و هەر ئەمانە وای کردووە هەندێک جار ئەم کێشەیە لە نێو خێزانەکانە دروست بێت کە ئەڵێن ئەم گرنگی پێدانە زیاد لە ڕاددە بووە ئیتر واتە وای لێ هاتووە کە چۆتە قاڵب و چوارچەوەی منداڵ سالاری و سەر ئەوەی کە دەوترێت ناس پێدانێکی زیاد لە ڕاددە لە ئەم منداڵانە دەبیندێت. ئەوەی کە بۆ منە منداڵەکە بینیت نیوە شەو داوای شتێکەکە دایک و باوکەکە هەموو دنیایان لێ تاڵە بە هەر ئامانجیان ئەوەیە کە هەر جۆرێک بۆ ئەم منداڵە بێدڵی نەکرێت. ئەمە نمونەیەک لە نمونونەکانە جابەوەی کە بەڕاستی بزانین ئەم شێوازی دروستی پەروەەردە ئەوەی کە دەوترێت ڕێز لە منداڵەکەت بنێ دابنێ گرنگی پێ بدە چۆن جیا بکرێتەوە لە ناس پێدانە زیاد لە ڕاددەکە کە بێگومان کۆمەڵە کێشە مەشاکل لە ئەو منداڵە و لە پەروەردەکە دروستەکات کە ئێمە هەڵ قساکەین لەسەر ئەم جیاوازیە هەم لەسەر ئەم کێشانش کە ناس پێدانە زیاد لە ڕاددەکە لەسەر پەروەردەی منداڵ دروستیەکات بۆی کە لەسەر ئەم تەوەرە بدوین میواندارەتی بەڕێز ئازاد جەلالمان کردووە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین کاک ئازاد زۆر زۆر بەخێر زۆر زۆر سپاس مەڕێزی کاکسەرگۆجیان ئازاد چیە ئیتر دایک و باوکێک بزانێ ئەوەی کە خەریکە لە حەقی منداڵەکەیە ئەیکات ئەمە ڕێز لێنان نییە گوێ بە دانی بابڵین گوێ بە و منداڵەدانە نییە بەڵکو ناست پێدانێکی زیاد لە ڕاددەیە سپاس وەڵی خاتون ئێستا تقریبا هەر بە وردبوونەوە لە ڕفتاری مناڵەکە تۆ ئەزانیت ئێستا ئێمە بە تایبەت لەم ڕۆیە خێزانی کوردی دوو مناڵ بەرهەمێنێت کاتی خۆی بڕینەنکی ئێمەیان کەسوکاری ئێمە ئەوانەی پێش ئێمە 15 خوانی بڕیاخەوە بەڵام ئێمە فەرقێک هەبوو لەگەڵ ئێستاە ئێمە ئێمالە کراین ئێمالکردنەکە من هەموو جارێگەڵێم کۆمەڵێک سیفاتی نائیجابی لە ئێمە دروستە کرد بەڵام ینی ئەو ڕۆژەش لە شوێنە ئاماژەم پێەیە ئێستا بەعکسەوە دوو مناڵ بەرەمێنیان مناڵی بەرەمێنێت بەڵام نازی زۆر لە پێویستی پێئەدا کۆمەڵێک سلوکی تا دروستەکات ئەو ڕفتاری کە لە ناسپێدانی کۆمەڵایەتی کە لە ناسپێدانە دروستە بێت زۆر خراپترە لە ئێمەکردنەکەی ئێمە ئەمانە بە حقیقت نەیشەرمەوە ینی جۆرێک لە ئەو ئێمە زوو پێمان و مەسلحە یعنی وای لێ ئەکا کە ئەم مناڵە پلەی یەکەم کە تیا دروستەکە خاتون ئەوەی من تێبینیم کردووە یعنی چونکە کەم قسەی کردو و کەم تێکەڵاوی کۆمەڵایەتێ بێ یەکەم حاڵەت کە تووشێ بێت مەسەلەی زمان گرتنە دووەم حاڵەت کە حاڵەتی تۆشێ بێ شەرم و ترسا تۆ ئێمە جاران شەرم و ترسێکمان هەبوو شەرمان هەبوو بەڵام ئەگەر ڕاهێنانمان لەسەر کرا باشە بووین ئەمانە ڕاهێنانیشان لەسەر کرێت باش نەبن جاران شتێ نەبوو بە ناوی ئۆتیزمەها ئێستا لەگەڵ شتێکە بێڵە بەخوا لەوانەیە ئەم مناڵە حاڵەتێکی ئۆتیزمی هەبێ مەسەلەن بۆ نمونە لەبەرەوە ئەوەی کە ئێستا لەو سیفەتەی کە ئێستا من ئەیبینم لە هەندێک لە مناڵەکان لە ئەنجامی ناسپێدانی زۆر یەکەم گۆشەگیری دووەم حاڵەتی زمانگرتن سێم ئەوەی کە مناڵەکە ناتوانێت بگونجێ لەگەڵ مناڵانی تر ئەو تا دروستە بێت ئەو سیفەتانن بە کورتی طبعا باشە زۆر جار ئێمە ئەچینەوە سەر ئەو زانایانەی پێشوو یاخوانی کە هەمیشە لە بۆ چوونیان هەبووە لەسەر پەروەردەکردنی منداڵ فرۆیتێکێ بۆ لەوانەیە کە لە بواری پەروەردەیە بە چەند قۆناغێکی تەمەنی مناڵکە خۆی باسی ئەکات چۆن ئێمە بتوانین لەگەڵ مناڵەکانمان بەو پێیژەیە سەر بکەین کە دوجار کەسێکی تەندروست بخینە ناو کۆمەڵگەوە لە سەرەتای مناڵیە کە مناڵ هەتا بێت بە ساڵێکیان بە 2 ساڵ پێویستی بەو نازایە کە چونکە ئەوەکو ئەو کە ئاماژەی پیاڵێوەکو بێچۆچۆلەکەی وایە کە دەمەکاتەوە سێری تۆکات کە چی پێبەخشیت بەڵام لە دوای تەمەنەکانی تۆ بێ ئەمانە سنووردارکرێ تا چەند لای خۆمان ئەمە پەیڕەوەکرێت تا چەند ئەگەر مناڵێک وا پەروەردەکرێت مناڵێکی تەندروستە بێت ئەی کاگ سەرکۆ خۆ من ناڵێم مەسەلەن ناز نەدر بە مناڵ طبعاً ئێمە هەموو توێژینەوەکان ئیش لەسەرەواکەن هەموو مناڵێک تا کۆناغی 6 ساڵی پێویستی بەوەیە دەجار دایکی ماچی بکات باشە من لێتە نەشەرمەوە ئێمە هەر هەمومان فەرەغی عاتیفیمان هەیە هەر هەموو ئەمجیلی ئێمە هەفتاگانەها بۆیە ئێمە لە مەسەلەی عاشق بوون و دڵداری و پەیوەندی خێزانیەکانمانە شکست و سەرکەوتونی ئەمە خەلەلێکە هەموو مناڵێک لە تەمەنی 7 ساڵی تا 10 ساڵی پێویستی بەوەیە تۆ بەلایانی کەمەوە 4 جار 5 جار ماچی بکەیت بەڵام هەموو کچێک لە تەمەنی بۆ نمونە 10 ساڵی تا تەمەنی 20 ساڵی پێویستی بەوەیە باوکی لە ئامێزی بگرە و ماچکە بەڵێ کە باڵغ بوو لە خۆمانی دوورەخەینەوە هەتا لە کوردەواری شتێکەیە ئەڵێ ئاوی دەستی هینە حرام بۆ مەسەلەن بۆ نمونە هەتا کە بە هەرزەکارە بێت ئیهمالێکن ئەمانە خەتەرن ئەوەی کە ئەو زانانە باسیەکەن طبعاً ئەوە زۆر ڕاستە
هەمویان ئیش لەسەرەوەکەن کە قۆناغی سەردەمی مناڵی کاریگەری هەیە لەسەر گەورەی یعنی من دایما ئەڵێم هاوسەنگی ڕابگرین ڕاگررتنی هاوسەنگی لە بینی ناسپێدانی زۆر و ئەو ئیهمالکرد من مەکاتی خۆی یەک کێشەمان هەبوو خاتونیان کاکسەرکۆ ئیهمال کرابوون بەڵام لەژێر چاودێری بووین زۆر سەرکەوتەوە بووین بەڵام لەژێر چاودێریان نەبووین بڵێن دووەمیش فریان نەکەوتەوە خۆ دایکەکە نازی پیاویت لە ئامێزی گرتووی بەڵام لەبەر قەرباڵغی مناڵێکی تر کە بە دوای هاتووە نەیزانیوە چۆن تەعامل لەگەڵ مناڵی دووەما بکات یەکەمە بکات تێگەی مناڵی یەکەم دایمەن کێشەمان بۆ دروستەکە ها لە کوردەواری ئەوەی کە مناڵی یەکەم زۆربەی ئەوانەی کە لادانیان هەیە زۆربەی ئەو مناڵانی کە دایک و باو کێشیان بۆ دروستەکات مناڵی عادەتەن یەکەم لەبەرەوەی کە دووەم هاتووە دووەمی گرنگی پیا و یەکەمی هەمال کردووە لەبەرەوەی کە سێم هاتووە دووەمی هەمال کردووە دایمەن مناڵی ناوەڕاست شەڕەنگێزترە لە سێم و لە یەکەم يعني ئەمە ئەگەر ئێمە بەو قۆناغانە بڵین لانی کەم شارەزایەکمان هەبێت لە قۆناغی ئێستا ئەو پرسیاراکەن پەروەردەی مناڵ تەندروستی مناڵ لەکەیەوە دەست پێکە لە هەڵبژاردننی دایکەکەەوە باشە لە هەڵبژاردننی باوکەکەەوە هەم دایکەکە چۆن باوکەکە چون لەو قۆناغا ئەگەر تۆ ئیش لەسەرەوەکەین من هەمیشە ئیش لەسەر خۆی من ناڵین خێزانی ئێستا دایمەن گلەیمان لێکەن کاکە من کۆپی من مەبە منیش کۆپی نەنکم نەبم مەسەلەن سەردەمی ئەو تۆش کۆپی سەردەمی خۆی بە معقول نییە مناڵێک لە شوقیا بێت و مەسەلەنیان مناڵ ماڵەکەیان لەسەر جادە بێت و تێکەڵاوی مناڵانی تر نەبێت باشە ئەم مناڵە کە تۆ ئەیبینیت یعنی بە حقیقەت ئێسبینە ناتوانێت ئەمە بەتایبەت ئەو حاڵەتی کە پێڵێن سۆشیال فۆبیا تێکەڵاوی کۆمەڵاتی ڕاستە تۆ هەموو ئەڵێ وەڵای کاکە من هەموو شتێکم بۆ دابین کردووە یعنی هەرچی باوکێ بانگەکەی بۆ مەکتەب مەسەلەن بۆ قوتابخانە چی شتێکەوێ خوا داینەوە لە بۆ مناڵم دابین نەکردووە نەخێر تۆ شتێکی مهمە بۆ دابین نەکردووە یان جاری وایە شتێکی بۆ دابین کردووە بە هەڵە بۆ دابین کردووە ئەم مەسەلەی ناسپێدانی زۆرە هۆگری یعنی ئێمە ئێستا کۆرسێکمان هەیە ئامادەکردنی مناڵ بۆ قوتابخانە مناڵی 6 ساڵ چۆن ئامادەکەی بۆ قوتابخانە و چۆن زۆربەی زۆری مناڵەکان ڕێژەی لە سا 20 ئەم مناڵانە کێشەی هۆگریان هەیە بە دایکیانەوە کە هۆگر بوو لە مەکتەب دانانیشەیە کاکسەر کۆ لەوانەیە ئەبێت تۆ مەسەلەن کە چوە قۆناغی پۆلیەکی سەرەتایی ئەبێت هەموو ڕۆژێک دایکی بەدوایەوە بێت و مامۆساڵێک کاکە مێرێنەوە مەکتەبەکە و تۆژێرێکی خێزانی یان کۆمەڵایەتی بۆ دابنێ و ئەم حاڵەتی هۆگرێک کە دروستە بێت یعنی ئەمە لەوە سەرچاواگرێت کە ئەم دایک ئەم هۆگر بوونە ئەم حاڵەتی هۆگربوونە بەڵام جاران ئێمە کاچوین بۆ مەکتەب ئەسڵان دایکی ئێمە زەنی مەکتەب لە شوێیە نێزانی وانی تۆ لە قوتابخانەیەک بێ مەسەن بۆ نمونە من ئامادەیم تەواو کرد ئەو قوتابخۆی هۆکارەکەمی ئەوەش غەڵەت بوو خۆی حەقە بزانێ یعنی کە مناڵی زانی دایکەکەی گرنگی پێیات ئەگەر خۆی باشترین زۆری پەروەردە بریتێ لە ڕاگررتنی هاوسەنگی هەم لە نێوان ئەوەی ئێمە کە هەبوو ئەو هەڵەیە ئەوەی کە ئێستا هەیە یانیگەر هاوسەنگی ڕاگریت مەسەلەن بۆ نمونە ئەم مناڵە گوێی بۆ بگریە ها ئێمە کاتی خۆی بەڕاستی جۆمان بۆ ناژیرە یەکێک لەوانە کێشەمانەوە بوو ئەو هەڵە پەروەردەیانی کاتی خۆی کە ئێمە هەبوو قسە و کردایی و کاکە تۆ سەری سووری یان قونچکی پیازی مثلا لە مەجلیسا تا ئێستاش ئێمە بەدەست ئەو ئەناڵینین شتێک هەبوو لە ابتیدایی ها لە مەکتەب هەڵواسرا بوو نازانم ئێوە لەبیرتانە لێرە هەبوو ئەمە تێگەی یعنی ئێمە نیانێشت بە شێوەیەک قسەمان پێ بوو بەڵام نیانێشت خاڵیکەینەوە یعنی هەموو ئەم حاڵەتانەوە ئەکا کە ئەوە دروست کرد خۆی زۆر جاریش ساحر ببوورە ئەمەی کە بەڕێزت ئاماژەی پێڵەی ئێمە گەر 5-6 مناڵبووین ئیمالەکراین ئیمالەکە ئەمەش دوو لایەنە بوو لایەنێکی سوودی هەبوو لایەنێکیشی لەوانەیە تۆ زیانی و بێ لە بەری چاودێری لەسەر نەبوو ئەوەی کە سوودیە بوو ئەم مناڵە پشتی بەخۆیە بەست یعنی هەوڵیە بۆی کە شتەکان خۆی بەدەستی بێنێ هەوڵیە کە پاداش وەرگێت لە پێناو شتێکی باشە بکات بەڵام لە ئێستەیە ئیمان ناکرێ خۆشی شێوێ نازێکی زۆری شیاوت هەیە بەڵام سێرەکەی ئەم مناڵە کە ئەچی سەردانی ئەم کەس و کاری خۆتەکە یەکەم شت ڕاکە یەکەم شت لێتە ترسێ قسە و لەگەڵ ناکات نازانێت چوار وشەی باش لەگەڵ تۆیان بڵێ ئەمانەش هەمووی کاریگەری بەچێشت هەمووی کاریگەری هەیە بەدڵنیاییەوە کەواتەمە چۆن سوود لەو بەشە باشەی وەرگین لە پەروەردەی ئێستایا بەکاری بێن لە سەربەستکردنی منداڵ قوربان ئەوەی کە زوو هەبوو ئێمە بەجددی کۆی ئەمە ڕەفز ناکەین ئەوەی کە زوو هەبوو ئێمە بێ ئیش لەسەر بەهاکانی بکەین ئەو بەهایانە هەبێت لە ناو کۆمەڵی ئێمەیە مناڵ تووشی کێشە نابێت بەس ئەو کێمە کۆمەڵایەتیە مەسەلەن ئێمە ئەزەنی بەهاکەمان هەبوو ئەو بەهامان هەبوو بەجددی بۆ نمونە خۆشەویستیمان هەبوو ڕێزمان هەبوو ئێمە گەڕاب بهێنرێین زۆر باشە بووین یعنی ئیشمان لەسەر کرایە بەس ئێستا مناڵەکە ڕاژێنیت نایەتەوە تایم یعنی ئێستا مناڵی ئێستا جاری وایە زیرەکە بەڵام توانای گونجانی کۆمەڵایەتی نییە یعنی وای لێ کردووە بێت تۆ سەر لە نوێ بیرەوەری بۆ مناڵ دروستکەیتەوە بیرەوەری چۆن بۆ مناڵ دروستە بێتەوە بە کۆڵان ئێمە غەڵەت لێمە تێگەن وازانی کە ئەڵێن مناڵ بچێتە کۆڵان زینۆ بەکاربێنێ وازان کە ئەڵێن مناڵ بە هاوڕێ باشە بەیاد بە بۆنەکان
بە سەردانی ماڵی ننک و باپیر ئێستا یەکەم کێشەی ژنومێر خەس و خەزورە یەکەم کێشەی ژنومێر کە دروستە بێت شەڕ لە نێوان خۆی و کەسوکارەکەی دروستە بێت قەتعی عەلاقاکەن خۆی و ئاوازاوەکەی خۆی و پورزاکەی خۆی و کەسوکارەکەی کاکە جاران 15-16 کەس لە خێزانەکەی هەبوو هەر مەجای نەبوو تووشی نەخۆشی دەرونی بێت هەر مەجای نەبوو مەجال بەچی نەخۆشی تووشی نەخۆشی تۆ یادەوەریت هەیە کە بەتانیەکە ڕاخراها چەند خۆش بوو مەسەلەن یادەوەریت هەیە سەیری ئاسمان و ئەستێرە دەکرد یادەوەریت هەیە شەوی بەراتی هەبوو یادەوەریت هەبوو جەژنەکەت هەبوو لە کۆڵانە یەکەی یادەوەریت هەبوو خەتخەتێنە هەبوو خاتون تۆ کاک سەرکۆیمە یادەوەریمان هەبوو جۆلانەمان هەبوو کەپاڵ من بێکەوە نا سەرمانە شکا من حەو هەشتا و بەسەر سمەوە هەیە ئێستاش هیڕاکردنی کۆڵانەکان من نازانم ئەگەر تۆ لە وڵای ئێمە شەمانە کاوە بوو بیت لە مەتیبە کاوی یعنی ئەو ڕۆژە باوکارم سەحەر وتمە تا ئێستاش مناڵەکان هەڵماتی مناڵی هەڵەگرتووە بەشێکە لە یاد ئەو بیرەوەریانە یعنی بەخوا من ئەم جەژنە یەکەم شتی من چی بوو چوون بیرەوەریەکانی سەردەمی مناڵیم بەسەر کردەوە یعنی چیەگە لە یادوەری نییە ئێستا مناڵی ئێستا یادوەری ئێستا ئایپاد کۆ یادوەری بۆ بەجێڵێت شتێکی بێڕۆح و بێجان لەگەڵ تا بەرجەستاکات باوکو دایکەکە زۆر حاڵات تێ ئەگەن لەوەی کە مناڵەکەیان هاوڕێگرن ئەزانی زۆر جار بەدەست خۆشتە یعنی مناڵین کە زۆری پەیوەندی کۆمەڵاتی کاکە خۆی مناڵین کاڵین پەیوەندی کۆمەڵاتی شەو ڕۆژ لەناو خەڵکا بێت کاکە بە سەعاتێ لەناو خزم و کەسوکارەکەت هەبێت یعنی تۆ ناگونجی بۆ مناڵەکە قوربانی خزم و کەسوکارەکە بات من ناگونجم لەگەڵ ماڵە خزمان لەگەڵ ئاوازاوەکەم لەگەڵ پورزاکەم لەگەڵ کورە دشە هەیە وەرە قەزورە یعنی بۆ بازی مناڵ بازەکەی بە کاک سەرکۆ ئەمە کێشەیە بیرەوەری بۆ مناڵ دروستکە ئەو حاڵەتە پەروەردەی تیا بەرجەسە بچکە مناڵ کە بیرەوەری نەبوو چێژ لە جەژن وەرناگرێت ئاشە و پێڵاوەکە دێنا دادەنە مناڵ کە بیرەوەری نەبوو کۆڵانێک نییە یعنی ڕەت لینکی بینی مناڵی و گەورەی دایمەن ئەو لینکە کە دروست بوو دایمەن خۆشە یعنی تۆ عید میلادێکەکە جاری و عید میلادێکە ژێک مناڵی تایە دوو مناڵی تایە کاکە تۆ بێ قەرەباڵغی دروستکەی لە وڵاتانی تر هەر خۆی بۆنە دروستەکەن بۆ فەراهەمکردن و بەخشینی چێژ و خۆشی بە مناڵ باشە ئێمە بۆنەکەش هەیە ئیستیقلالی ناکەین لە بۆنەکە خۆمان دەزینەوە زۆر کەس لێ ئێمە لە ڕۆژانی جەژنە دەرگاکەیان کڵۆمەیە کڵۆمی پێڵەن ڕایان کرد بۆ دەرەوە تۆ خواوی پێی بۆچیتە دەرەوە کورەکەکە مناڵەکە و کەرە دەرەوە بەجددیمە با بچێتە کۆڵان با نقڵ کۆکاتەوە بە ینی دروستکردنی بیرەوەری زۆر مهمە من کێشەی گەورەی من ئێستا لەگەڵ دایک و باوکەکانە ئەوەیە ینی بە حقیقەت دەڵێ وەڵا با مناڵەکەم وەکو ئەو نەبێ ئەوە بەو شێوەیە چاوت ماچەکەم کاتە یەکێک لە ڕێگەکان بۆەوەی کە تۆ بتوانیت پەروەردەیەکی تەندروستت هەبێت یان هەر ئەوەی کە منداڵەکەت پشتی بەخۆی قایم بێ ئەوەنە چاوی لە دایک و باوکەوە نەبێ ئەوەندە لەسەر ئەو نازەی کە پێی دراوە حساب نەکا بۆ ڕایکردنی ئیشەکانی ئەوەیە کە تۆ منداڵەکە یادەوەری بۆ دروست بکەیت تێکەڵ بە خزم و کەسوکاریکە ڕێگەی دیکە چی هەیە کاک ئازاد بخوا خاتون ئێستا خەڵک بە دوای ڕێگای ئەگەڕێت من خۆشبەختانە ئەڵێم ژمارەیەک زۆر خێزان هەیە بە دوای پەروەردەی مناڵ ئەگەڕێن ئەوە ێزانم چکە من لە تۆڕە کۆمەڵاتەکان و لە پەیجەکەش کە شتێ بڵاوەکەمەوە جاری وایە 50 پەیوەندیە یعنی جاری وایە بەتاقەت یعنی ئەمە مانای وایە ئەو خێزانە بە دوای لینکە شتی پەروەردەیە گەڕێ بابەتی پەروەردەی بە دوای بەرنامەی کۆمەڵایەتی بە دوای بابەتی کۆمەڵایەتی زۆر جار زۆر بەڕێزێنێ وڵا یعنی بەشێکی زۆری کێشەی ئەم مناڵانە ئەوەیە تەرکیزی لاوازە تەرکیز پەیوەندی ڕابردووەیە تەرکیز پەیوەندی بەڕابردووەیە بە ڕێزێک مناڵەکەی هێناوە بۆ لای ئەماڵێ کاکەوەڵا ئێوە نووسیوتانە لە کۆرسەکانی بەشداریکردنی کەسایەتی مناڵە تەرکیزی بەهێزەکەین بەڵکو بتوانانی تەرکیزمان بۆ بەهێزکەی مەخۆ شتێک نییە تۆ بێ لە حیمیکەی تو بڵی کاکەەوە بڕۆ مناڵەکە و تەرکیزەکەی تا بەهێز بوو واتە چیان کردو دایک و باوکە تەرکیزی مناڵ کەمی کردووە ئەمە پەیوەندی بە حاڵەتی بەو حاڵەتەوە هەیە کە جۆری پەروەردەکەی خۆیان یعنی جۆری پەروەردەکەی دایک و باوکەکانی من ئەڵێم لە بۆچوون و بیرکردنەوەی خۆیان ینی ئەم مناڵە بیرەوەریەکەی بۆ دروست ناکەن یعنی مەسەلەن لە مناڵەکەم شەرمی هەیە لە سانە و پێنجەکە حاڵەتەکە خۆی دایک و باوکەکەی خۆی شەرمی هەیە لە سانە و پێنجی حاڵەتی شەرم پەیوەندی بە خودی دایک و باوکەکەەوە هەیە دایک و باوکەکە مەسەلەن بۆ نمونە باوکەکە ناچێت سەردانی ماڵە دراوسەکە شکات من نایشارمەوە مەسەلەن ئەم جەژنی ڕابردووە زۆربەی گەرم و گوڕێک هەبوو دوای کۆرۆنا بوو یعنی زۆر خێزان زۆر پێم خۆش بوو گەرم و گوڕێکی پەیوەندی کۆمەڵاتیە بوو چێش دایمەن وەرگرتن لە دروستکردنی پەیوەندی کۆمەڵاتیەوەیە لە دروستکردنی پەیوەندی کۆمەڵاتی ئەو بابەتە تەرکیزانە دروستە بێت بابەتی لابردنی شەرم دروستە بێت بابەتی متمانە بەخۆبوون دروستە بێت متمانە بەخۆبوون چۆن دروستە بێت ئێمە متمانەمان بەخۆمان هەبوو بەڵام ڕاهێنانمان پێ نەکرابوو یعنی ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەگەر بێت و ئەو مناڵە متمانەی کە بەخۆی نییە ئەگەر بەو شێوەیە لەگەڵ یا بڕوە لە قۆناغی حوسڵی لابا لە هەرزەکاری کێشەی بۆ دروستەکات متمانە بۆچی یعنی خۆ ئەمە حاڵەتێک کە ئەم هەموو جیابوونەوەی پرۆسی هاوسەرگیری هەموو پەیوەندی بۆ حاڵەتانەوەیە کە لە قۆناغی مناڵیەوە سەرکەون لەگەڵیا
يعني هۆکارەکە ئەوەیە ئەنجام توانای گونجانیشیان نییە مقاومەیان نییە يعني ئەو مقاومەی کە ئێستا ئێمە هەمانە ئەم مقاومەی ئەمان نیانە من ئەڵێم یعنی ئەمان ژیانیان خۆشترە بەڵام هەندێک سیفاتی تایبەتی هەیە لە ئەنجامی هەڵەی پەروەردەی خۆ باوکو دایکەکە یعنی جاری وا هەیە لە خۆشویستنی مناڵەکە ئەو حاڵەتە بەکارێنێ بەڵام هەڵەیەکی پەروەردەی هەیە بەسەریا تێپەڕە بێت ئەمە لە دەرئەنجامی ئەم حاڵەتانە ئەمە بۆ مناڵەکە دروستە بێ و دایک و باوکەکەش یعنی کێشەی گەورەی دایک و باوکەکە ئەوەیە کە بیرکردنەوەیان بەداخەوە یعنی واڵێم حەزی لە قەرباڵغی نیە لە حەزم لە قەرباڵغی نیە مەسەلەن نەچێت لە شوێنێک خانوویەکە کرێ بە 25 دەفتەر مەسەلەن مناڵەکەی باتە باخێک باشە تێکەڵاو بوون تەنیا لەگەڵ کۆمەڵە کەس باشە من کاتی خۆی لەم سەری هەوارە بەرزەوە بۆ ئەو سەری توی مەلیک مەناسی منە باش ئێستا لە دەرگاکە بۆ بڵێ ماڵی کاک فڵان کەس نازانێت لە شوێ سەحرخان ئەمە کێشەیە یعنی بەجددی یعنی ئەبێ ئەو مناڵە من ناڵێم یعنی بەجددی ئەم مناڵە ئاڵێم لەژێر چاودێریە ینی بەم شێوەیە ئێمە ئەتوانین ئەو لینکە دروستکەین لە بینی بێروەریەکە و لە بینی حاڵەتی ناسپێدانی مناڵەکە کاڵی نازبەی بە مناڵەکانمان با نازی بینێ بەڵام بە کارە چاکەکانی بۆ نمونە شتێکی بۆ ئەکرین لە خۆڕابۆی نەکڕین دۆشتێکی باشی کرد ماچێکی یەکەم شتێکی جوانی کارەکەی پێ بڵێ لەبەر ئەمە بۆکەم سێرەکە مناڵە هەوڵەیە شتێکی باشتر لەوە بکات کەواتە چۆن ئێمە بەرنمەیەکمان هەبێ وەکو دایک و باو وەکو کەسە گەورەکان تەنانەت لە دوای دایک و باوکیش لە ناو سیستەمی خوێندنی شاکە ئەمە مامۆستا ئەتوانێت جێبەجێکا بۆی کە بە هەردوو لایەن هەماهنگ بن بۆ پەروەردەیەکی تەندروستی مناڵە بەڵام ئەوی کە گرنگی من باسی دایک و باوکەکەی لەم نێوەندەیە چەند گرنگە بەرنمەیەکی هەبێ کە بەردەوام چۆنەڵی چاودێریەکە بەردەوام ئەو نازانش وا بیاتێ و پەروەردەشی بکە و شتی باشیشی پێ ئەزیانی کاکسەرکۆ من ڕوبەڕووی حاڵەتێکی لەو شوێ بوومەوە ئەڵێ دایکەکە ئەڵێ مناڵەکەم 6 ساڵە دڵم نایە بە ژووری تەنیا بخم ئێدە دڵی نایە ئەبێ هەتا لە پەنا خۆتۆ بخەوێت ژیانتان لێ تێگەیە دایکەکە بێ بە جوێمان کات لێمان تێناگەن دایک و باوکەکان لێمان تێناگەن ئەترسێت باشە یەکەم حاڵەتی ناسپێدانی زۆری مناڵ یەکێک لە حاڵەتەکان ترسە ناتوانێت بچێتە ژووری خۆی ناتوانێت مەسەلەن بۆ نمونە لەگەڵ هاوڕێکیان مەسەلەن لە دەنگە ترسێت لەوە ئەترسێت لەم حاڵەتانە یعنی ئەمڕۆ هۆکارەکە ئەوەی ئەگەر ئێمە بمانوێت یعنی یەکەم حاڵەت کە بمانەوێت پەروەردەیەکی تەندروست ئەوەیە کە بتوانین خێزانەکە لە بنەماوە بڵین ئەوەی ئەبێ ڕای بێنی بە دایکەکەڵم کاکە تۆ مناڵەکە وێنەوە بۆ لای من بەس لێرە دوورکەوەرەوە ئەگەر دوورکەوتەوە مناڵەکە تۆزێک ژەگری بەڵام با بگری کێشەمان نییە با مناڵەکە بکوێ بە عەرزا با مناڵەکە مەسەلەن هەندێک جار تووشی ڕووداوێک ببێت بەو شێوەیە ئەتوانین مەقاومەیەکی تیا بەهێز بکەین تەکانت بە هیوایەکە ئیشەڵڵا دایک و باوکەکان سوودیان وەرگرت بێت لە ناوەڕۆک و لە زانیاریەکانی ئەم بەشەی دەسەکانی خۆش زۆر سپاس بۆ تۆ ئەو گەرم و کوڕیەشە زۆر خۆش لەگەڵ ئێمە دەستە خۆش